ئەندامان و کادیرانی کۆمەڵ ئیسلامی کوردستان با گەرم و گوڕیەوە بەردەوامی بە بانگەشەکانیان دەدەن بۆ سەرخستنی لیستی ژمارە 194 لەو چوارچێوەیەش بەرپرسی مەڵبەندی 11 دەوروبەر و ژمارەیەک لە کاندیدان سەردانی شارۆچکەی تەختەقیان کرد و کاسبکاران و هاوڵاتیانی ئەو شارۆچکەیەیان بەسەر کردەوە. خەڵکێکی زۆر پێشوازیەکی باشیان لێکردن، پێم وایە ئینشەڵڵا خەڵک ئومێدێکی زۆری بە کاندیدانی ئێمە بەڕێز هەیە، هیوادارم خۆی گەورە سەرکەوتووان بکە. ئێمە بەردەوامیش دەبین ئینشەڵڵا، بەردەوام دەبین لە هەڵمەتی دەرگا بە دەرگا، بازار، هەڵواستین، ئەوەی کە لە توانە و تاقەمان هەبێ ئەو سێ ڕۆژە ئینشەڵڵا ئەو وزەیە بە هەدەر دەدەین و دەمانەوێت بە دەنگێکی باشەوە بۆ بتوانین زیاتر خزمەتی خەڵک بکەین کە ئێمە پێشتر بە 6 کورسی توانی خزمەتێکی زۆری خەڵک بکەین. ئێستا ئینشەڵڵا خەڵک ئومێدێکی زۆری بێ ئێمە، هیوادارم خەڵکێکیش بەڕاست دەنگمان پێ بدا بۆ ئێمە بتوانین خزمەتیان بکەین لە خزمەتیاندا بین. خوا پشتیوان بێت، ئومێدمان بە خەڵکی دەنگدەری خۆمان هەیە و چاوەڕوانی پشتیوانی زیاتریان لێکەین بۆی بتوانین کاریگەریمان باشتر بێ لە یاسادانان، لە چاودێری حکوومەت، لە هەموو کایەکانی تری حکومڕانی، تا خەڵک زیاتر پشتیوانیمان کە ئێمە زیاترمان بۆ خەڵک پێ دەکرێت. داوا لە خەڵکی کوردستانەکەین ئەگەر بێ و متمانەی خەڵکی کوردستان زۆر بەدەست بێنین و بتوانین کورسی و قورسایی سەنگی زۆرمان هەبێت لە پەرلەمانی کوردستانە، ئەو کاتە ئەتوانین هەم پارێزگارێکی باش لە خواست و داواکاریەکانی خەڵکەین و بتوانین مافەزە و لێکراوەکانیان بۆ بژێڕینەوە. کاندیدانی لیستی 194 لە دوای شارۆچکەی تەختەق سەردانی قەزای کۆیەیان کردو، لەوێش لە نزیکەوە گوێبیستی داواکاری و ئازار و مەعانەتەکانی هاوڵاتیان بوون، بەڵێنیەوەیان پێدان بە هەمان شێوەی ڕابردوو ڕاستگۆیانە بەڵێنەکانیان دەبەنە سەر. دەبینین لە دوای ڕاپەڕینەوە حکومڕانی خۆماڵی تاکو ئێستا خزمەتێکی وەرچاوی بەم شارە نەکردووە کە بارتەقای قوربانیەکانی بێ لە ڕابردوو، بۆیە دەبینین لە شاری کۆیا و دەوروبەری زۆرترین نیگەرانی هەیە لە حکومڕانی کوردی. هاتوین بەڵێنیان پێ بدەین کە ئێمە دەمانەوێت پەرلەمان بکەین بە مینبەرێک بۆ گۆڕانکاری گەورە بۆ خزمەتکردنی ئەم شارێکە قوربانی زۆری داوە لە پێناو سربەخۆیی و ئازادی بۆ گەیاندنی پەیامی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان و ڕاستەخۆ بینینی هاوڵاتیان و زانینی بۆ چوونیان، گوێگرتن لە گلەیی و ناڕەزاییەکانیان، گوێگرتن لە پێشنیارەکانیان، کاندیدانی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە بەردەوام سەردانی شار و شارۆچکانەکەن. ئەمڕۆ ئێمە لە شاری کۆیین بە هاوکاری ئەنجومەنی کۆیە و بەرپرسی مەڵبەندی هەولێری کۆمەڵی ئیسلامی کوردستان و گەنجە خۆبەخشەکان. ئێمە هاتین بەڵێنی خزمەت و بنیاتنان بە خەڵکی کۆیە بدەین، هاتین خزمەتی کۆڵەدان و بەردەوامی دووپاتکەینەوە بۆ ئەم خەڵکە. ئومێدەوارین دانیشتوان و هاونیشتمانیان و دەنگدەرانی شارۆچکەی کۆیە، قەزای کۆیە و ناحیە و گوندەکانی دەوروبەری ئەم شارە خۆشەویستە لەسەر سندوقی دەنگدان بتوانن زۆترین دەنگمان پێ بدەن بۆی ئێمە بتوانین نوێنەرایەتی ڕاستەقینەیان بکەین، لەوێدا خەمەکانیان هەڵگرین. کاندیدانی لیستەکەی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ئەگەری بەدەستێنانی متمانەی هاوڵاتیان بەڵێنیەوەیان پێدەدەن بە پێی کارنامەی لیستەکەیان کار بۆ شەفافکردنی سەرجەم سێکتەرەکان لە هەرێمی کوردستان بکەن، داواش لە هاوڵاتیان دەکەن بە گەرم و گوڕیەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنجیان پێ بدەن بۆ ئەوەی بتوانن بە قەبارەیەکی گەورەتر لە ڕابردوو بەبێ جیاوازیکردن خزمەتی سەرجەم هاوڵاتیان بکەن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.